بەناوی خوای بەرز بێ هاوتا سڵاوتان لێبێ و ئەم کاتتان پڕبێت لە خۆشی و ئاسودەی و کامەرانی بینەرانی عزیز و خۆشەویست ڕۆژ و تاعات و عیبادەتان قبول خۆشحاڵ و بەختەوەرم ئەم شەویش لەگەڵ هاوکارم شوان لا پرۆگرامێکی نوێی مانگی من با کۆمەڵەیەک تەور و بڕگە و بابەتی نوێ هاتوونێتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم جارشمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شێداخان بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێ بێدەم کاتتان باش تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول بێ مێ دەکەین هەموو لایەک ئاسوودە و ئارام و تەندروست باش بن لەگەڵ هاوکارانمان ئەم شەو لە تەوەری سەرەکی پرۆگرامەکەمان باسێک لە ڕازێک لە دەروون و هەروەها گفتوگۆیەکی عیرفانی و ئەدەبی لەگەڵ شاعیرێکی زۆر خۆشەویست و هەزناسک و خامەڕەنگینە بێت لەم شەوە پیرۆزانەیە لە شەوانی قەدرا لەسەر دڵ و دەروون و هەروەها پاڕانەوە و پەرستە زۆرجار لە دێڕەکانی شادەبینرێ گفتوگۆیەک لەو بارەوە لەگەڵەوەی عزیزان وەروەها لەگەڵ میوانەکەمان وێ دەکەین ئێوەش بینەرمان بن. بەڵە بەرزان لەگەڵم تەوەرە سەرەکیەدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەشمان دەبێت پێشەوەی بچنە سەر تەوەرەکە و گفتوگۆی لەسەر بکەین ناوبڕێکی کولوەرێک بگرین و دەگەڕێنەوەلات. بەڵێزان هاوکارانمان ڤیتیەکیان بۆ ئامادە کردوین پێم وا بێ زۆرجار ڕێبواران لەسەر ڕێگاکە ئێواران ڕێگەکەوێت لە کاتی بانک یان لە کاتی بەربانک ناگەنە ماڵەوە یاخود ناگەنە شوێنێکی ئارام و کەنار بتوانن ڕۆژوانەکان ڕۆژەکان بشکێنن لەسەر شەقامەکان کۆمەڵێک لە گەنجانی خۆبەخش شت ئامادە دەکەن بۆ بەربانگ وەروە بۆ ڕۆژوانان و بۆ ڕێبوارانە لەو بارەوە ڤیتیەکەی پێکەوە بینەری دەبین. دیارەوەکو بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی هەولێر ساڵانی پێشوش پرۆژەیەکمان هەبووە بە ناوی کانیاوی ڕۆژوان ئەو پرۆژەی ئەمڕۆژمان کە دەستی پێ دەکەین هەر درێژە پێدەری ئەو پرۆژەی پێشترە بەڵام ناوەکەمان گۆڕیەکمان لە خزمەت ڕۆژوانان دای وامان پێ باش بوو کە ناوەکە و شێوازەکەش گۆڕانکاری بەسەردا بێ پشتیوان بەخوای پەروەردیگار هەموو هەوڵێکمان بەوەی کە خزمەتی ڕۆژوانان بکەین بۆەوەی ئەو کاتێک کە کاتی بانگ نزیک دەبتەوەیان لە کاتی بانگ بتوانین هاوکاریان بین بۆ ئیفتار بکەنەوە و تا دەگەنەوە ماڵەوە شتێکی کەم کە خورما و ئاویان پێدەدەین. کۆمەڵی ئیسلامی بەو پرۆژە هەستاوە وەختی مەغریبێ ئەو پرۆژەی تەرخان کردەوە بۆ گشت مسلمانان ئێمەش هاتینە بەرەو بانگەوازی لە خزمەتی مسلمانان دەکەین. ئەو پرۆژەی بەڕاستی لە ئیمان زیاتر نەبی هیچکە نییە بەس ئەوە دەمانێت خوای گەورەی لە خۆمان ڕازیکەن و مسلمانان دڵی مسلمانان پێخۆشکەین هەر ئەوەندەیە هیچکە نییە. ڕەمەزانەکان هێندی تۆزە گەرما بوو ئەو ڕەمەزانی لەخوای بە زیادبی زۆر گەرمانیە و جارجارە بایەکی دێتن ساعت ئەفتی سبێنێر دەستین لە بۆ مەکتەبێ پاشن ژیندەینەوە دەچینە کاتبێتە ساعتی شێ لەخوای بە زیاد دەستیان زۆر خۆش بێ بەڕاستی شەشی زۆر باش دەکەن کە ئەو خەرکە لە ئیشە دێتەوە ماندوو بن بێجگەلەوەی کەم درەنجش دەکەون لەوەی کە دەستنەوە ماری ڕۆژەکەی دەشێن ئەنگۆ لێرە وەکوەوەی کە پاکەتش دەدەنێ هەم ئاوی تێدا و ڕوتابیش تێدایە ڕۆژەکان دەشێن لە ڕێ سبەینان دەڕۆین دەچینە ئیشێ و نێورانان دێنەوە و دێنەوە نەزۆژێ دەشێن نوێژێ دەکەین و پار دەدەینەوە و هەتا دەوری هەر دەستینەوە عینیشت نوێژی عەسرێمان دەکەین و دەڕۆینەوە وەڵڵاوە جیاواز زۆرترا بجارە جیاوازیگە لە زۆر ئەوسا لەگە پیپار ڕەمەزانێکی خۆشە ڕەمەزانێکی بەرەکەتە ڕەمەزانێکی بە ئیشکارە چایبینی لەخۆی بەزیاد بی
وڵایزان دووارە سڵاوتان لەبێت لە بەشی یەکەمی بەرنمەکەمان یاخود بەشی سەرەکی بەرنمەکەمان دیارە لەبەر پیرۆزی شەوانی قەدر ئێمە زۆر لە خزمەتتانە نامێنینەوە لە درێژەی پرۆگرامەکە هاوکارانمان دەچنە مزگەوتەکان لە شارەکانی هەرێمی کوردستان لەگەڵتان ئابن بۆ گواستنەوەی دیمەنەکانی گەنجانی نێو مزگەوتەکان و وەروە هاوڵ نیشتیمانیان و مسلمانان کە لە شەوانی قەدر ئەو شەوانە بەرز و زین و ڕادەگرن. لە بەشی یەکەمی بەرنمەکەماندا میوانداری زۆر بەڕێز ئوستاز مامۆستای گەورە شاعری خۆشەویست کاکە ئارام حاجی تەوێڵەیمان کردووە ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە بەڵام من بەر لەوەی بچمە لای تۆزێک گفتوگۆی زیاترکەم پێم خۆشە هەر بە بەرهەمێکی خۆی ئەم شەو دەست پێ بکەین وەروەها گوێویستی یەکێک لە خامە ڕەنگینەکانیەبی. ئەم شەو دەمانەوێ کەمێ لە میحنەتی دنیا دوورکەوینەوە ساتێک ئاو پرژێنی ڕەحمان بکەین هەناسەیەک لە بۆن و بەرامی ڕەمەزانی خۆمانی پێ بۆن خۆش بکەین. ئەم شەو دەمانەوێت دڵمان لە دەوری عەرشی خوادا گوزەر بکە لە خزمەتی یاری گیانی ڕەسوولی خوادا تاسەی خەم بشکێنێ. دڵمان ئەم شەو دەیەوێ شەیدایانە لە زاخاوی زێڕی عەفو تێر ببێت و ژەنگی ڕەش و تەپ و تۆزی گوناهی بە ڕەبی غفیرلی بوەرێنێ. ئەم شەو لەم کایە گەرمە ڕۆحی عیرفانیەدا دەبینە حەزوری خوا و سکاڵای حاڵی شڵمان بەرز دەکەینەوە. داوای دەوای شیفای لێ دەکەین پڕ بە گەروین و ساومانەوە بە دەستی لەرزۆکمانەوە بە دڵی سیامانەوە لە بەردەم دەرگای میهری خوادا دەوەسین و دروشمی گەورەی قورئانەکەت دەڵێینەوە دەڵێین قل یا عیبادیە الەزینە ئەسرەفوو کردومانە هەڵە پەشیمانین گوناهبارین خۆت وات فەرمووە چونکە لا تەقنەتو من ڕەحمەت الله دەسا خوددا لێمانی قبولکە لە بەحری محبەتی ئین الله یەغفر الذنوب جەمیعادا لێمان خۆش بە لێمان خۆش بە. یاخوا دەست خۆش بێ کاگەرامیان زۆر زۆر بەخێر بی. سپاستانەکەم تاعات و عیبادەتیشی قبول بێت. ئامین ئینشاءالله هی ئێوەش قبول بێت. گەر لەوە دەست پێ بکەین ئێمە لە شەوانی قەدراین و گەورەی پیرۆزی خودی شەوەکان و هەروەها هەر بابەتی شەو بۆ مرۆڤانی مسلمان وەروە بۆ گفتوگۆ لەگەڵ ڕازی دەرونی خۆمان. ئەگەر لەوە دەست پێ بکەم شەو چی مانایەک لای تۆ بەخشێ شەو چ دەرفەتێکە وەگەوەیشی بەشێک لە تێکستەکەشت هەبوو بۆی بتوانین هەر بەڕاستی ڕازێک لەگەڵ دەرونی خۆمان بکەینایە شەوە و دەرفەتەیە. سەرەتا بە ناوی خوا سپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ میوانداریە سپاس بۆ بەڕێزیشت. جێگەی خۆیەتی لەم کاتە پیرۆزەدا لەم مەقامە گەورەیەدا پرسیارەکەت بە باسی شەو دەست پێ کرد. شەو وێزگەیەکی زۆر زۆر گەورەیە با بڵین دید و تێڕوانینی خواناسان و ئەولیایان و کەسە لێهاتوەکانی پێشووتر بە جۆرێکی جیاوازتر وەسفی شەویان کردووە. تەنانەت هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوڵانیان وت بەخ بەخ یان بەه بەه ئەوە تا شاد بووینەوە بەچی بە شەو ینی شەو منزڵێکە دڵ ئەبوژێتەوە ڕۆح لە جەستەدا مانوو ئەبێ لە ڕۆژدا مانوو ئەبێ شەکە دەبێ بەڵام ئەوان لە شەودا سوکناییان بۆ هاتووە گەیشتونەتەوە ئاستێکەوە بڵێن لەگەڵ یاری گیانی کە خۆی گەورەیە وەکو دڵدارانە عاشقانە شەیدایانە بە دوعا و مناجات و کوڕنووش و پاڕانەوە شەویان بەڕێکرد و گەیاندویان بە نوێژی بەیانی بۆیە شەوە تا وەست بکەیت لەوانەیە دید و تێڕوانینی هەر یەکە بە جۆرێک وەسفی هەبێ بۆ شەو جیاوازە ینی بابەتێکی زۆر قوڵە شەو ئەم بابەتانی کە تەنانەت ئەگە بمانەوێ تێکستە ئەدەبیە جوانیەکان شیعرەکان بیان خوێنینەوە هەر هەمان تێکز لە ڕۆژا بیخوێنەوە ئەو تامینێ وەک لەوەی لە شەوە کاریگەری هەوێ بۆیە شەو هەندێک شتەیە وەسف ناکرێت یەک لەو شتانەش شەوەکە قەت وەسف ناکرێت جیهانێکی گەورەیە. کەواتە مامۆستا ڕەمەزان و شەوانی قەدر بە تایبەتی چ کاریگەریەکی لەسەر تۆ هەبوو یاخود ئایا کاریگەری هەبووە لەسەرت کە بتوانین لەو کاتانەیە بەرهەمێک بنووسیت؟ بەڵێ زۆربەی هەر بابەتە نووسینەکانم هەر هەمویان لە شەو بوون کەمیان با بڵێن ئەوانشی کە لە ڕۆژان نووسی من هەر لە نزیکی دوای با بڵێن نزیکی مەغریب و دوای نوێژی عەسر هەر گەشتۆ تۆ بە شەو ینی بابەتەکان هەر هەمویان
لەدایکبووی شەون ئەو ئیلهامی کە لە شەوە بۆ ئەوی کە تێکستێگە نووسێ یان شعرێگە نووسێ ئەوەی کە ئەتوانێت دەری ببڕێت ئەوەی ئەتوانێت کە هەڵی ڕێژێت لە شەودا ئەتوانێت ئەو تێکستە جوانە بنووسێت. ئێستا لە تێوەڵە پیاوێک هەبوو بە ناوی خاڵە مستەفا ئەو کۆتی دوایی کرد بە ڕەحمەت بێ لە سەردەمی کۆن شعرێکی نووسیواڵێ مناجات من فکر و خەیاڵی ڕای نەجات من تا کۆتایی شعرەکە یعنی هەست ئەەکەی لە جیهانێکی تردایە سکاڵای حاڵی خۆی لە شەوا بردوتە حەزوری خوا و لە کۆتایی دێڕەکە ئەڵێ لەبەرم نی ئەڵێ خوایە کاتێک کە کۆتایی هات بە ژیانم و من لەم ژیانەوە گەڕامەوە بۆ جیانی تر نامی کردەوەکانمان بدەیتە دەستی ڕاستمان ئەم بەرهەمانە بەرهەمی شەوم شەویش یەکێکە لەو نعمەتانەی کەمرۆ بتوانێت خۆی بدۆزێتەوە. ئێستا تۆ هیچ بەرهەمێکت هەیە کە هیچ شەو بێت بڵێن تایبەت بێ بە ڕەمەزان و بە شەوانی قەدر ئەگەر هەبێت پێشکەشمانی بکەیت؟ وەڵا لە شەودا بڵێم مامۆستا ئەمە توانی سوود لێ وەرگری ئاوا بۆی نەکات. عەرشی دوعا نووسیوە عەرشی دوعا هەر لە شەوان نووسیمە دیارە تام و چێژی دوعاش وێزگەیەکی گەورەیە مرۆڤ لە دوعاوە ئەچێتە ڕاز و نیازێکی ڕاستەوخۆ لەگەڵ خوادا مەجال عەرشی دوعا دەمێک بڕەخسێنە و دەوری دووری جێبێڵە لەو دوورەوە ڕوخساری قەلبت بسوڕێنە بجوڵێنە ڕووی دڵت بەجارێ لە ماڵی شڕۆڵی شڕەوە بۆ ڕەوزەی گوڵستان بۆ تەڵانی باخچەی سەوز پڕ لە گوڵ و ڕەیحان و دەستە نزایەک دەستی دوعات بە دوعایەک بەخۆڵقێنە ئەرێ لەسەر چی گەورەی و جوانی عەرشی دڵت شێواندووە سیمای گەشی ڕوخسارت بە کەساسی مراندووە ناچیە میوانی قفڵ و کلیلت لە زمانت ئاخاندووە چروک چروک بە شەو بە ڕۆژ گوێی خۆتت خەواندووە عەرشێک بە گەوهەرێک جیهانێک بە وشەیەک لە دڵی دڵتەوە ببارێنی ئەفسوس بۆ تۆ بۆچی تەنها ساتێ تەنها لەحزەیەک وشە جەم ناکەیت بە دوعا دوعایەک بەرەو حەوا بەرزەوە ناکەی چەپکێ لە بۆن و بەرامی مناجات لەحزەیە لە ساتی گەرمەی حاڵ ئارەزووی ئومێدی گیانت لە میوانداری میوانی یاربی جارێ بە ڕەبەناو جارێ بە ڕەبی خفیلی لەسەر بەرماڵی محیبەت لەسەر ئەژنۆ زەلیلانە بێ پچڕان لە جیلوەی چراخانە دۆستی نور و گوڕ و تینی ژیان بی عەرشی دڵت جێمەهێڵە بەرزی و بڵندی دەستت بەرەو خوار مەڕوخێنە ئەها بنوارە وەلای ڕاستە چاوی دڵت لەسەر گیانێ لەسەر پەڕەی گەڵایێ لەسەر تامی میوەیەک هەر یەک وەجۆرێ لە ناخەوە بە دڵەوە بەردەوام حاڵیەتی ئەڵڵا ئەڵڵایەتی یار فەرموویەتی گەر نەچیە حەزوری بە بەردەوام وە خود نازانی خەسارەومەند ڕەنجەڕۆیە حاڵی دائیرەی قەولی مناجاتی پچڕان بێشک تووڕەیە یاری بەڵام کاتێ هاتەوە هۆش بەڵام کاتێ هاتەوە هۆش هۆشمەند بوو یەدی دوعای لە ئاسمانە جەم بوو ئاوەدانە گیانی ئاسوودەیە ڕۆحی یار بەجارێ دەبارێنێ بەرەکەت مشتاقی لیقایەتی عەرشی دوعای دوعایەتی ئەخوا دەست خۆش بێ مامۆستا زۆر جار با بڵێن ئەدیبانی ئێستا لە مەجای ئەدەبیات دەڵێن تێل و کارەبا و گڵۆپ و تەنانەت شۆستە و شەقام و بە چیمەنتۆ ئاسنیشەوە وای کردووە ئیتر گۆشەکان و حجرەکانی جاران دارە ماڵە دارینەکان و حجرە تەختینەکانی جاران ئەو حاڵەتە ڕۆحیەی لێ سندراوەتەوە عاریفانیان وا دوورخستەوە ناتوانانی هەمانە وەستەی هەبێ عاریفانی ئێستا چیە نووسن بۆ ڕەسوولەڵڵا بۆ نمونە بێخۆت لێرەوە دڵی خۆی ئەنێرەیەڵێ لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من ئەینێرەیە یعنی خەمی فەوتانێتی تا زانێت چۆتە خزمەت دیداری سالاری مەدینە فەرمێ نەفەوتاوە وامزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من چیت بۆ دیدار چیت بۆ سالاری مەدینە نووسیوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتم زۆر نووسیوە تەژنە و تۆما
ئازیزم تۆنی بە زمانی هەورامی ئەی پێغەمبەرم قەزاوەک نۆگیانم هەرجە زوان و واتمی زوان و هەورامیەنە دوانی بەسەر ڕتمە هەورامیەکەی بوانێ ئەفوە کردێ لە ڕیتمی با بڵێن زمانی هەورامیدا جۆرە قسەکردنێک هەیە کە دوو کەس دەکەن بە یەکتری بە تایبەت ژنە بە تەمەنەکان وشەیەکی زۆر زۆر با بڵێن سەلام و کەلامێکی شیرینیان هەیە هەر لەو زمانەوە منیش شتێکی هەورامیم نووسیوە شعری هەورانی شعری وەسف لەسەر پێغەمبەر زۆرم نووسیوە تەنانەت یەکێک لەو شعرانی کە شعرێکی درێژە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چێ بۆ تایف من مەشهەدەکەم بۆ ڕێوە بۆ کوردستان گریمان پێغەمبەری خوا لەبری ئەوەی بچێ بۆ تایف ئەگەر بێ بۆ کوردستان چی ئەخڵقێ ئەمە شعرێکی درێژە چی وای لێ کردی مامۆستاکان بیرکردنەوەی هەبێت و ئەم شعرە بنووسی خۆی کاتێک کە سەردەمانێک کە سەیری فیلمی ڕیسالەمانە کرد کە چوو بۆی تایف یەکێک لە بەردەم دەرگایە کاڕاوەسا بوو بەردی ئاوای کێشا بە سکیا مناڵەکان بەردبارانیانە کرد وەکو بڵێ ئۆخەی پێ ئەکەنی ئێتە ئەم شتە زۆر زۆر ئازاریەیە وتم خۆزگە لە بری ئەوەی کە ڕۆشتی بۆ ئەوێ بۆ کوردستان بهاتیتایە بۆ ئەم شارە کۆمەڵی مەشهدی زۆر زۆر عجیبیتایە یەتە شارەوە کۆمەڵی خەڵک لە خۆشیە هەل لەسەر شقامەکان ئەمرن یەکێ ئەبورێتەوە پیرەژنی قاپی دۆی پێ و هەیە بۆ پێشوازی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم مناڵێکیشە قیڕێنە یا رسول الله بەدەنگی بەرز هاوارەکە سیرێکی دواو کە تۆ بە فەرمودەیەک منە نەجات بە ئەم شتانی تایە مەشهدی زۆر زۆر قوڵی تایە ئەگەر ئەتر وەکو قاڵبێکی شیعری تایبەت دانیشی لەوانەیە دەقە 15 دقەیەکی پێ بچە بەڵام ستوکی تایبەت و تامێکی تایبەتیە مامۆستاگەرە و شاعرەت پێ بێت یەک کەمێکیمان بۆ بخوێنیتەوە پێمان خۆشە بێت ئەم شعرە لە بری تائیف یارم بۆ ئێرە دێ دەسا جەم بن وەجەم ئێوە لەگەڵ یارم بەڕێوەم بۆ ئێرە و دڵ دەڵێم دەکەم باسی یارم دەکا کۆچ بەرە و ئێرە ئازیزان وادا بنێن یاری گیانیم ئەزیزی شیرینم تەبیبی جانم لە بری تائیف بۆ ئێرە دێ لەسەر قەڵای شارم پڕ بە گەڕوم قیرانم شارە شیرینەکەم یارم لە شار دەرچووە لە بری تائیف بەرەو ئێرە بەڕێ کەوتووە شار خۆشە کەوتە جوڵە قەڵا بەستی ڕیز بە پەلە چ قەوماوە دەڵێن وتوتە یار بۆ ئێرە دێ مەشهدی زۆری تە اینجا خۆت پێت خۆش وازان بەرهەمێکی ترت دانابوو ئاسایی یان هەر کام ئەم شارەوە کوتم درێژە پێویست کاتت زۆر بێ ئاساییگەرە لە کۆتاییم شارەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەتە ناو ئەو شاری کە تۆی لیت من سوبحانەکەم زیاتر بە بڵێن مزگەوتی گەنجانەیە لە خوڕماڵیەتە سەر حەوزەکە دانیشێ خەڵک هەرمووی جەم بۆ تۆ ئەم بەڵێ پێغەمبەری خوا ئەمشەو لە ماڵی منە یەکێکی تەڵێ نەخێشتی وانی ئەبێ بێ بۆ ماڵی من پێغەمبەری خوا ڕۆ کاتە تۆڵێ من ئەمشەو میوانی تۆم ئەتر یان یەکێک لەوێ ئەڵێ بە تۆڵێ ینی پێغەمبەری گیان تۆ ئەمشەو لە ماڵی منی ئەڵێ بەڵێ من ئەمشەو لە ماڵی تۆم ئێتر لەم کاتە تۆ حەبەسەی ئەم شەو تۆ ییتە ماڵەکەی من ئەم مەشەدانە تۆزێک ئەگەر بە زمانی شیعریەکە بچیتە ناوی لەوانەیە تامێکی تایبەتیە بەڵام کاتی زۆرێک دێ من زمانە هەورامیەکە ئەم شتەم نووسی بوو جەنابە فەرموود باس لەوە کردوتە دوو کەس لە ناوچەی هەورامانەگەن بە یەک دەستەواژەیەک بەکارێنن لە با بڵێن ترۆکی خۆشەویستی و دەربڕینی هەست بۆ یەکتر ئەوی ژەڵێن قەزات لە ماڵم قەزاگنۆگیانم ئەم شیعرە هەر بەورامی نووسی و ماڵێن ئازیزم تۆنی دەردەوە گنۆگیانم قەزاوە گنۆ من نووری چەمانم دۆرتە نەگیڵ و چون شعلە و پەروانە خواویژ مزان و ئینای دڵمانە جەخوایم داوا هەن بەرنەی دڵمانە بە شەو و بەڕۆ گەر خزمەتتە نەبوو لام و هەر کەما دڵ قوربانەوە بۆ شیرین چون شەکەر دۆسم کەسەکەم شەکەر وێش ژاڵەن تونی شەکرەکەم گرخاز مژناسا و ناحەزا و دینی خەموەر و گرد و گۆرە و وردێنی بێی بەچراوە و ئاسمان و زەمینی دڵی چەرمەتەنە بەس ڕەحمەت وینی وەسفشکردنی خوای میهرەبان ئامای دگر خێرن دنیا و کەرچراخان دەسەکانت خۆش بێ مامۆستاگیان سپاس دەکەم مامۆستا بەکەم شاعیرە کۆنەکان کاریگەری کە زۆربەیان شعرەکانیان دواندنە لەگەڵ خوددایە
زیاتر بە کامیان کاریگەری تۆ؟ وەڵی ڕاستیەکەی مەحوی زۆر تێکستەکانی زۆر ینی جیاوازن، هەر هەمووی بەشێکی زۆریان سەرزەنشتی نەفسە، هەر هەمووی لە شارێکە سەری خۆی ئەشوبهێنێ بە توور، هەنی سەرزەنشتی خۆیەکان بە معجبم بە مەحوی. هەروەها مەولەوی لە تێکستێکی جوانیاڵێ هەر کەس خواردی یەکجار نانی نور تا ئەبەت تەرکی دەکانانی تەنور. ئەم شتانە زۆر نایابن بەجددی ئەو دوانە. هەروەها هەر لە شاعیرەکانی خۆشمانە ئەمەی مامۆسا باکی هەبوو سەردار حەمەلاو باکی شێری سەرزەنشتی نەفسی ئەنووسی: خوایە من عەبدێ گوناهبارەنا پەی گوناهکاریم نامەی شارەنا. ئەو شیعرەی زۆر نایابوو، بەس لە قەدیمەکان بە زیاتر مەحوی مەولەوی ئەمانە نالی. لەناو زۆربەی شعرەکان داواکەوەی کە بەڕێز داماژی پێدەکەی سەرزانشکردنی نەفسەکەواتە تا چەندە گرنگە کە هەموو تاکێک جار سەرجانستی نەفسی خۆی بکات یا خۆ لێ پرسیینەوە لە نەفسی خۆی بکات. خۆی ئەوەی کە ئێمە ئەمڕۆ هەر هەمووی بەشەریەت گیرۆدەیەتی با بڵین گوێڕایاڵیکردنی نەفسە. نەفسیش کە گوێڕایاڵیت کرد دوێرانە دەگا ئەتکوژێ ئەتخنکێنێ خوارد لێ ئەڕەنجێنێ شەیتانت پێ دڵخۆشەکە. ئەمڕۆ کێشەی هەرە سەرێکی مرۆڤایەتی شوێن کەوتنی دەروونە. مرۆڤەکان وێڵ و عەوداڵن بە دوای حەزەکانە، وێڵن بە دوای هەڵە و تاوانەکانە. ڕۆژ بە ڕۆژ هەر ڕۆژە لەسەر دایرەی هەڵەیەک مرۆڤ شەیتان ئاشنایەکە بە تاوانێ. هەموو جارە من وتومە شەیتان فێڵ باشترین مەخلوقە کە دروست کراوە، واز نایەنێ لەم هەڵەوە ئەگەر نەیتوانی ئەم هەڵەیەت پێ بکە هەوڵەدا هەڵەیەکی تر. بۆیە نەفسیش بەردەوام هەمیشە ئەگەر نەیگری، ئەگەر تەمەی نەکەی، ئەگەر عەقڵی نەکەی، ئەگەر نەیبەستیتەوە ماڵت وێرانەکە ئەتخنکێنێ لە خوا دوور دەخاتەوە. بۆیە من زیاتر بابەتەکان زیاتر شیعرەکان بابەتی سەرزەنشتی نەفسە لە کام هەواری بەهاری قیامەت لەوێ مەورە وەرەوە بۆ ئێرە بمەوە. مامۆستا بابن هەر لەوە ئەو لەسەر و قسەی بەڕێزت هەر باست لە شاعیرەکانی کلاسی کرد. هەمیشەوان دوو خەمیان هەبووە، خەمێک کە سەرزەنشتی خۆیان کردو و خەمی داهاتی خۆیان بۆ خەمێکیش کە خەمێکی گشتیە پێیان خۆشوە دەسە جەمعی وەکو پەیامێکی بانگەوازی لەگەڵ خۆیانە پۆلی مزگەوتەکە و حوجرەکەش بەرنە سەر ڕێگە ڕاستەکە. ئەوەندەی کە وەکو مەحویە فەرمی من هێشتا خەریکی مەسەلەی دەورم سەرزەنشتی خۆیەکە، بەڵام لە پاڵی شادیان پەیامی هەیە کە با وشیار بینەوە. تۆ چیت نووسیوە بەڕێستان چیتان نووسی و بۆی با ئەوانی دریش بێنەوە هەمومان لێرە بین، یان ئەگەر وا لێرەش بین تۆزێک بە خۆماندا بچینەوە پێمان وابێ ئەگەر تەنها لە ڕەنگە لێرە بوون بەس نەبێ بۆ ئەوی مرۆڤ بتوانێت دەرونێکی ئارامی هەبێ وەروەها لەسەر ڕێگە ڕاستەکە و ڕێگە ڕووناکەکە بێت. وڵا شارێکم نووسیوە بۆ وانەیەوە شارەکە تۆزێ درێژت نازانم ئاسایە دیارە مرۆڤ کە هەڵەی کرد لە دایرەی دین دوورەکەوێتەوە کچێتە بازنەیەکی ترەوە. ئەم شارە نووسیوە سەر لەوحەی شارەکەڵێ واوە مەڕۆ گیانم واوە مەڕۆ لەوێ بازنەی دەرەوەی ئەزیزی گیانم شنەی سڵاوی ژیانم واوە مەڕۆ لێرە بە لە ناو یارانە لە نێو مەجلیسی گوڵانە لە ژێر سێبەری نووری قورئانە بشنێرەوە. شەرابی پاکی سەعادەت لە نێو کوپی حەیادا بخۆرەوە. وەرە ئەزیزی گیانم لە دائیرەی خوانە لە نێو تامی گوڵستانی چراخانە بسوڕێەوە. واوە مەڕۆ ڕێی تۆ نییە دڵانێک چوون نەهاتنەوە لە نێو بازنەی گونا هاتلانەوە. بەو حاڵەوە بەو گڕوتین و گاڵەوە دانە دانە سەریان نایەوە. دڵانێکی پەپولە ئاسا زۆر بە کوڵپاڕانەوە هاواریان کرد کوڕ ئەزیزم واوە مەڕۆن وەرنەوە تکایە وەرنەوە. لە ناو ئەو چەقە دوورە مەسوڕێنەوە ئێوە بەشتان نییە لەوێ تامی ژیان ونە لەوێ. چرکە و لەحزەیەکە لە دواساتا دڵنیا بن بەجارێ پەشیمان دەبنەوە. بەڵام کەڕ بوون گوێگران و بێگوێ بوون چاویان کراوە کەچی کوێر بوون. ڕوویان لە تۆ بەڵام هەنگاویان پێچەوانەی تۆ گەلێ دوور بوو. قەدەر چەندین جار بەدەما خستنی هەڵسانەوە
بۆ یەک جاریش و ئاراستەی نور تەنها جارێ نەگەڕانەوە ملی ڕێی عەقڵیان لە ناو هەوا و حەزا بۆ لەحزەیەک لە تام و چێژ بێدابڕان نەخولانەوە لە دەرکەوتنی خۆرا تا ئاوابوونی هەموو ڕۆژێ ئیدامەی ئەمەلی خراویان لەو دوورەوە پوکانەوە سەری ڕەشیان سپی کرد گەنجیان فەوتان تەمەنیان وەکو سەهۆڵ توایەوە شەوانی درێژیش با بوەستێ هەرواوە چوون بە چەندین پەند و عیبرەت ئامۆژگاری و قسەی نەستەق مانەوە و هەر نەهاتنەوە لەوێ وردە وردە دانە دانە هەر یەک بە جۆرێ لە مەینەتا بە ئەجەلێ سەریان نایەوە جەستە هەرزوو خامۆش بێدەنگ بێڕەنگ کە دەتبینن ئەوان هەموو بەو حاڵەوە گەڕانەوە خەم دەیکوشتی خەمت دەخوارد ئاوا گەڕانەوە بە لەحزەیەک دڵانێک بە دەست و بازوو جەستەیان لە خاکە شاردارەوە ئەزیزی من واوە مەڕۆن وەرنەوە لەوێ دژمنێ ئامادەیە لە ئادەم تا خاتەمدا ڕێژەرە فیتنەی گشت بەشەرە ئەو عەزازی لە ئیبلیسە شەیتانی ئەمڕۆی زەمینە واوە مەچندەتان کوژێ لە ناو بەرە دانە دانە فێڵ و تەڵەکە دەخاتە بەردەست دەستە دەستە و باقە باقە چاوی حەزت تێر نابێ لێی هەر ڕۆژە و لە سفرەی گوناهێکدا وە خۆت نازانی فریوت دەدا واوە مەچۆ لێرە مقیم بە هەوارت ئێرەیە لە مێژووی مرۆڤدا 124,000 پێغەمبەر لێرە ژیان زۆریان وت واوە مەچن کورتە ژیان واوە مەچن دەستخۆش مامۆستایان زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز ئارام حاجی تەوێڵەی زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا سپاس کە و کاتی خۆتە بە ئێمە بەخشی دووبارە زۆر بەخێر بێت سپاس بۆ ئێوەش مەمنون من خۆم بە خۆشحاڵە زانم داوای لێبوردنەکەم کە تێکستەکان درێژ بوون کاتی بەڕێستانم گرت سپاس بۆ ئێوە دەستەکانە خۆش بێ مامۆستاکیان گەورت کردین هەرچی بەپێی ئەو پلانێ بۆماندانراوە بێ ئەم شەو تۆزە زوو بەرنامەکە تاواکەین بەڵام ئەگەر خۆت پەیامێکی تایبەت و دیاری کراوەتە بێ یا خۆش شتێک هەبێ پێت خۆشوێت لەم شەوەیە بیخوێنی تۆبی دێ بەگوێی کۆمەڵێک گەنجولاوە شاید پەیامێک و هەروەها ئامۆژگارێکی تیابێ بەڵکم لەم شەوە خێرا بێتە ڕێگەی هیدایەت بۆ ئێمەش و بۆ ئەوانیش و خوای گەورە خێر و حەسەنەی جەنابیشت بنووسێت ئینشەڵڵا هەڵبەت تێکستێکم نووسیوە سەبارەت هەر لەبەر خۆشەویستی پێغەمبەری خوایە سڵ ئێمە هەمومان بە پێغەمبەرەوە سپی و ناسکین خیتام و میسکی ئەم بەشە دەبی عیرفانیە ئەبینەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تۆوە سپی و ناسکین ئەها چۆن جەمی کردین هەر یەک لەلایە لە ناو بازنەی جەنجاڵی ژینا لە نێو شەقی شەقشەقی میحنەتی ژینا لە ڕێی حوبی پیسی دنیا شوڵەی نور یار خڕی کردین ئەها چۆن نوری گیانی لەوە نەوزی میحنەتا بە نامەیەک بانگ هێشتی کردین خۆزانیتان نوری سەما گیانمانی تەکان لە غەوغا لە ناو تەلیسمی شەکەتیدا وە زەنگێک تێری کردین و ئاوازێک شێتی کردین و نورێک ڕووی ڕەشی سپی کردین بە تۆوە جوانین بە تۆوە ناسکین یارە ئەزیزەکەم لەسەر ئەم زەویە زەڕەیە هەر یەک بە جۆرێ بۆ مەرامی خۆی چۆن دەیپێوێ چۆن دەیشێلێ چۆن دەیژەنێ و باری خۆی ڕادەپەڕێ ئەها لەم خاکەدا چۆن لە خاکا ڕادەکا کە ناشزانێ کۆتا ساتی بۆ نێو خاک دێتە خوارێ ئەرێ هۆ دەروونەکان پرسیوتانە لە خۆتان بە چێوە جوانن بە کێوە ڕازاوەی ژیانن یار دەبارێنێ نور بەسەرتانە لە ئاسمانە لە زەویتانە وەکو باران ورد ورد بەبێ وەستان مژدە دەدا پێتان دەڵێ وەرن لێرەیە چراخان سەنگی قەلبتان سەنگین کەن لەژێر باڵی نوری ڕەحمەتەن للعالەمیندا بێ پچڕان تێر ئاویکەن ڕووی سیا و دڵی سیا و یەدی سیاتان سپی و ناسک بکەن دەست خۆش مامۆستایان زۆر سپاس وڵی بینایی عزیز زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئارام جەلال حاجی
تەوێڵایی کە لەم بەشەی بەرنامەکە لەگەڵ ماموو لەگەڵ هاوکارم خاتوو شەیدا پرۆگرامی مانگی منمان پێشکەشکردن دیارە هاوکارانم لەگەڵێەوە بەردەوامە بن دەچنە مزگەوتەکانی شارەکانی کوردستان وەروەها دیمەنەکانی زین وکردنەوە و بەرزڕاگررتنی شەوانی قەدر بوویەوە دەگوازنەوە خدای گەورە تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانی لە هەموو لایە قبول کرد بێت وەروە ئەماوەشی کەماوە بە دەرفەتی بزانین ئینشەڵا بە عیبادەت و بە پاڕانەوە لە خدای گەورە بەسەری بەرین بۆ ئومێدەی هەموو دڵێکی نارام ئارام کاتەوە وەروە ڕێگای ڕۆشنی هەمووشمان دەرکێت. بەڵێ پرۆگرامی ئەم جارشمان بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.